الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان داین داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی خۆم هەموو لایەکمان، ڕۆژوەکانمان، نوێژەکانمان، تەراویحەکانمان لە ماڵەوە بەخێری مزگەوت بۆ بنووسێ بەویست و ڕەحمەت و میهرەبانی خۆی دەرگای ڕەحمەتمان لێ بکاتەوە لە نزیکترین کاتدا لە ماڵی خوادا ڕوبەڕوو بە خزمەتتان بگەینەوە و وتاری جومعە پێشکەش بکەین. خوای گەورە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە، ڕەحم بە هەموو مرۆڤایەتی بکە. خۆشەویستان، وتاری ئەم هەینیەمان باسی دوعا و پاڕانەوە دەکەین لە حوزوری خوای پەروەردگاردا، چونکە لە قورئاندا لەگەڵ ئایەتی ڕۆژوودا لەگەڵ باسی فەرزبوونی ڕۆژوو لە سەرماندا خوای پەروەردگار باسی دوعاشی کردووە. بۆیە بە پێویستم زانی چ تیشکێک بە چەند خاڵێک بخەمە سەر بابەتی دوعا و پاڕانەوە. دەڵێم وەبیللاهی تەوفیق مرۆڤ بریتیە لە سێ بەش، بریتیە لە لەش، لە لاشە، لە کۆ ئەندامەکانی جەستە، بریتیە لە هەستەکان، بریتیە لە عەقڵ و ئاوەز. تێکچوونی هەر یەکێک لەمانە مرۆڤ پەک دەخا یان لە ژیان بە تەواوەتی دوای دەخا. تێکچوونی ئەندامەکانی لەش مرۆڤ بەرەو نەخۆشبوون دەبا. تێکچوونی هەستەکانی مرۆڤ کە ئینسان هەستەکانی تێکچوون مرۆڤ بەرەو نەخۆشیە دەرونیەکان دەبا. کە ئینسان هەستی سەلامەت نەبوو، هەستەکانی وای بەردەوام بەرەو گومان ڕۆی وای زانی خەڵک ڕقی لێتی، ڕقی لە خەڵک دەبەوە، هەستەکانی خراپ لە ناوەوە کاریان دەکرد، تووشی نەخۆشیە دەرونیەکان دەبێت کە زۆر زیاترە و هیچی کەمتر نییە لە نەخۆشیە جەستەییەکان. پاشان عەقڵمان هەیە. ئەگەر ئەو عەقڵە بڕیاری دروست و پێویستی نەدا، مرۆڤ بەرەو هەڵدێر دەڕوە. جا ئینسانێک، مرۆڤێک کە لەم سیانە پێک هاتووە، ئایا هیچیان بەدەستی خۆیەتی؟ ئایا ئینسان سەرەڕای هەموو خۆپارێزیەک دەتوانێت 100% بڵێ هەموو ئەندامانی جەستەم ساغ ڕادەگرم؟ بێگومان نەخێر. ئایا ئینسان دەتوانێت زەمانی ئەوە بدا هەستەکانی ڕێک و پێک کار بکەن و لە نەخۆشیە دەرونیەکان بەدوور بێ؟ ئایا ئەم عەقڵە کە پەروەردگار پێی بەخشیوین هەموو کاتێک بڕیاری ڕاست و دروست دەدا؟ نبینی چەند کەسی زۆر عاقڵ هەیە، زۆر ژیر هەیە، زۆر دانا هەیە، تووشی ڕەفتارێک بڕیارێکی هەڵەی وا دەبێ هەموو مرۆڤەکان سەریان سوڕماوە. چۆن دەبێ ئەو ئینسانە عاقڵمەندە بڕیاری ئاوای دابێ؟ ئالەم کاتەدا مرۆڤ پێویستی بە هێزێکە کە خالقیەتی، کە دروستکەر و بەخشەری ئەم سیانەیە، هەم جەستەکەت، هەم هەستەکانت، هەم عەقڵ و ئاوەز و هۆش و بیرت هەمووی خوای پەروەردگار پێی بەخشیوی. بە هەموومانی بەخشیەوە و پێویستیمان بەوە هەیە کە لێی پاڕینەوە کە بۆمان بپارێزێ کە ڕێک و پێک بیهێڵێتەوە. ئەمە پێی دەوترێت دوعا و نزا، پێی دەوترێت پاڕانەوە لە خوای پەروەردگار. لە گەورەترین خەڵاتەکانی خوای پەروەردگار بۆ ئێمەی مرۆڤ ئەزیزانم بریتیە لەوەی کە خوا دوعای بۆ ئاسان کردوین. خوای پەروەردگارێک لە عەرشی عەزیمی خۆیەوە ئینسان بیر لە خۆی بکاتەوە لەسەر گۆی زەویدا. ئەم گۆی زەویە، ئەم هەسارەی ئێمە زۆر زۆر بچووکە، یعنی هەر بەڕاستی زۆر بچووکترینە لە ئاستی کەشکەشانی کاکێشاندا، لە ناو سەدان مەجەڕەی تردا. ئەمە هەمووی لە ئاسمانی یەکەمدا. یعنی ئەگە بیهێنێ سەر نەخشەیەک و بیری لێ بکەیەوە، تۆی مرۆڤ هەر هیچ لێ نامێنێتەوە. یعنی هەر وەکو زەڕەیەک حسابت بۆ دەکرێت. ئەم بچووکە لە ئاستی ئەو خوای پەروەردگارەدا چۆن دەنگی بیگاتێ. هەموو تەکنەلۆژیای سەردەم و زانست دەڵێ مرۆڤ گەیشتە سەر مانگ، چوو بۆ مەریخ، چوو بۆ فڵان شوێن، گەشتی ئاسمانی کرد. بەڵام تۆی بچووک هەر لە شوێنەکەی خۆتەوە دەگەیتە عەرشی خوای پەروەردگار. بەچی؟ بە ئیمامی ئەحمەدیان گوت نێوانی ئێمە و عەرشی خوا چەندە؟ بە چەندەی گەینێ ئەو هەموو مەسافەیە؟ فەرمووی نزا و پاڕانەوەیەکی ڕاستگۆیانە کە لە دڵێکی ڕاستگۆوە دەردەچێت. ئەو کاتەی دەستەکانت بەرز دەکەیتەوە و بە زوبان دوعا دەکەی و دڵت ڕاستگۆیە لەگەڵ دوعاکەدا، ڕاستەو خۆ تۆ گەیشتوویتە عەرشی پەروەردگارت. شێخ محەممەد متەوەلی شەعرایی مفەسیری بەناوبانگی قورئان خوا لێی خۆش بێ دەفەرمێ ئەوەندەت بەسە
هەر کاتێک کە ویستت لە خوای گەورە نزیک بێەوە و پێی بگەی و لەگەڵی گفتوگۆ بکەی، هەر ئەوەندە دبەسە و زۆر ئاسانە بڕۆ دەستنوێژێک هەڵبگرە بەرەو قیبلە بوەستە و ئەڵڵاهو ئەکبەر بکە، ڕاستەوخۆ تۆ لە قسەکردنای، لە دوعاکردنای، لە داواکردنای لەگەڵ خوای پەروەردگاری خۆتدا. بەڕاستی ئەمە فەزڵی پەروەردگارە لەگەڵماندا. ئەگەر ئینسانی موسڵمان بەندە شەو ڕۆژ لە سوزدەیا بێ بەس بۆ ئەوەی خوا ئەم دەرگای دوعای چەند بۆ ئاسان کردووە، هێستا ناتوانێت شکرانە بژێری پەروەردگاری بکە. بیر بکەوە ئەزیزم، موسڵمانی خۆشەویست، لە شوێنی خۆتەوە بیر لەوە بکەوە. کەسێکی پایەداری دنیایی، پێگەیەکی سیاسی و ئیداری و حیزبی بەهێز و گەورەی هەیە، پێگەیەکی ئابووری هەیە، ڕئیسی کۆمپانیایەکی زۆر بەناوبانگ و دەسەڵاتدار و دەوڵەمەندە، کەسێک کە پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێزی هەیە و سەرۆکی چەندین هۆزە و سەدان خەڵک لە دەوریەتی. ئالم کاتەدا تۆ ئەگە بتەوێت چاوت بەم کەسە دنیایەک گەورە و پایدارە بکەوێ، ئەبێ یەکەم جار هەر وەختێ ویستت ئەچی بۆ لای نەخێر، ئەبێت لە مەکتەبەکەی خۆیەوە، لە نووسینگە تایبەتەکەی خۆیەوە سەرە بنووسی، ناوت دەنووسی و ناوی خۆت تۆمار دەکەی. پاشان دوای ئەوەی کە ناوەکەت تۆمار کرا مەوعیدت بۆ دیاری دەکرێت، ئەبێت لەو مەوعیدەدا لەوێبی حازر بی ئەگەر نەڕۆی مەوعیدەکەت فەوتە. پاشان دەیان پاسەوان دەدبینێ هەتا دەگەیتە ئاستی ئەو سەرۆکە ئەو لێ پرسراوە. ئەم هەموو تەفتیشات و خاڵی تەفتیشە دەکرێت. ئەبێت دڵنیابن کە ساغی و نەخۆش نینەوەک و نەخۆشیەکە بگرێتەوە. تەنانەت بۆنی جەستەت، بۆنی عەترەکەت ئەبێت جەنابی سەرۆک سەرکردە بەرپەرست ڕئیسی کۆمپانیا پێی قەڵز نەبێ، ئەگەوابێت دیسانەوە کارمەندەکانی دەجێڕنەوە لە پرزگەکەوە. ئەبێ ئەم هەموو تەفتیشاتت بۆ بکرێ هەتا دەگەیتە لای. ئەمجا ئەو خۆی شوێنەکە دیاری دەکا. ئەو پێت دەڵێت لە چ شوێنێک دەربینم، لە چ بارەگایەک، لە چ مەوقعێکە، لەکوێدا دەنیشی، لە کام ژووردا دەنیشی. ئەو پێت دەڵێ کاتەکەی چ کاتێکە، بەیانیان دەتوانی بمبینی دوای نیوەڕۆ بێ، شەو بێ، عەسر بێ. ئەوە پێت دەڵێ ماوەی دانیشتنەکە چەندە، بۆ نییە لە بەیانیەوە تا ئێوارە بێ، بۆ نییە شەو بێ تا بەیانی، بۆت هەیە نیو سەعات، سەعاتێک ئەو پەڕی دانیشی. بەڵام خوایەک وەلیلله المەثل الأعلا، دەسەڵاتداری کەون و کائینات، دروستکەری ئەسمانەکان هەمووی و زەوی و تۆ و هەموو گەردوون، ئەو خوای پەروەردگارە لە دوعاکردنا هەمووی بەخۆت بەخشیوەتەوە. هیچ پرزگەیەکی نییە، هیچ پاسەوانێک نادبینێ. تەنانەت خوای پەروەردگار هیچ دەرگایەک لە نێوانی تۆ و خۆیدا ناهێڵێتەوە لە کاتێکا لە بەربانگای ئەو وەختەی پەرداخە ئاوەکەت بەدەستەوەی و خەریشی ڕۆژوو دەشکێنی. نزیکی 13 بۆ 14 سەعاتە ئاو نانن نەخواردەوە خۆت پارۆستووە لە هەموو حەڵاڵەکان چ جای حرامەکان لەبەر خوا. لە وەختە هیچ پەردەیەک لە بینی تۆ پەروەردگاران نییە، هیچ حرس و حیمایەیەک ئاگای لێت نییە، هیچ پشکنینێکن ناوێ. یەکسەر ڕاستە خۆ داوا لە خوا دەکەی. لەو کاتەدا شوێنەکە تۆ هەڵی دەبژێری، خوا ئیختیاری داوە بە تۆ. لە مزگەوت وەکو جاران ناتوانی، ئەی ماڵەکەی خۆشت هەر مزگەوتە، لە دەشتی، لە سەحرای، لە بیابانی، لە شاخی، لە گردی، لە دۆڵی، شوێنەکە خۆت دیاری کرد. خوای گەورە ئیختیاری داوەتە خۆش شوێن دیاریکە. کات بەیانیان لی دەپاڕێەوە، نیوەڕۆ لی دەپاڕێەوە، نیوەی شەو لی دەپاڕێەوە. خوا دەفەرمێ بە دڵی خۆت چ کاتێک هەڵدەبژێری هەڵی بژێرە. ماوەی کاتی گفتوگۆکە لەگەڵ خوادا و دوعاکانت، سعاتێکت پێخۆشە، 10 دقەت پێخۆشە، حتا بەیانیت پێخۆشە، ڕۆژ تا ئێوارە، خوا دەفەرمێ کاتەکەش بەدەست خۆتە. سبحان الله چ گەورەییەکە. پاشان عەزیزم، ئینسان شانازی بەوە دەکا فڵان کەسم بینی، فڵان کەسی سەرکردە مواجهم کرد، بینیم چاوپێکەوتنم لەگەڵ ئەنجامدا، پێویستیەکانی بۆ جێبەجێکردم، مەدحی دەکەی، سوپاسی دەکەی، لای خەڵک ستایشی دەکەی. ئەی خوای پەروەردگار، ئەی بۆ ئینسان شکری ئەڵڵا نەکا کە شەو ڕۆژ دەرگاکەی بۆ خستوەتە سەرپەشت، کە عەرزم کردین هەموو شوێن و کات و ماوەکەی بە خۆت بەخشیوە. پاشان هیچ کەسێک وەکو ئەڵڵا بەڕێز نییە و بەبەزەیی نییە. ئەو کەسەی کە ئیشت پێیەتی چەند خۆشە دوو سیفەتی تێدا بێ، زۆر کەسێکی بەڕێز بێ، زۆر کەسێکی میهرەبان بێ. دەی خوای پەروەردگاری ئێمە ئەکرەم الئەکرەمینە، بەڕێزترینی هەموو بەڕێزەکانە. ئەڵڵای ئێمە سبحانه وتعالى ئەرحەم الراحمینە. هیچ بەزەییەک نییە، هیچ خاوەن بەزەییەک نییە بگاتە بەزەیی ئەڵڵا سبحانه وتعالى. بەڵێ ئەو خوایە لە هەموو کەس لەگەڵت بە بەزەییتر و بەڕێزترە. پاشان هیچ کەسێک وەکو ئەڵڵا ئاگای لە ناڕەحەتیەکانن نییە. تۆ دوعا دەکەی و داوای لابردنی کەم و کوڕی و ناڕەحەتیەکان و ویستەکان و داواکانت دەکەی،
بەخوا کەسێک ئەگە گوێشت بۆ بگرێ زۆریش دەسەڵاتدار بێ نازانێ هێشتا چی لە ناو دڵتایە ڕەم بێ یەک لە سەردەی دەردەکانی تۆ تێبگا بەڵام خوا خۆی دەزانێت چی لە ناختایە و تۆ چۆن دەکڵی و چەند محتاجی بۆیە هەر بیسپێرە بە ئەڵڵا سێمیان هیچ کەسێک وەکو خوا ناتوانێت زەرەر و زیانت ئەزیزم لێلا بدا بۆ نمونە ئەگەر کەسێک خۆی بخەیە پەنای و بڵێ من کەسێکی زۆر گەورە و دەسەڵاتدارم پەنای تۆ دەدەم ئەو پەڕی دەسەڵاتی ئەوەیە کەس ناتوانێت لە سنووری ئەوە بتکوژێ کەس ناتوانێت لە سنووری ئەوە مڵک و ماڵت داگیرکە و غەدر لێ بکە بەڵام تخوا هیچ سەرکردەیەک هەیە لە دنیادا هەموو دنیای بەدەستەوە بێ بتوانێت تۆ لە ڤایرۆسێک بپارێزێ کەسێک هەیە زەمانت بداتێ بڵێ تۆ تووشی کۆڕۆنا نابی کار ئەو کۆڕۆنایی کە ئێستا خۆمان دەیبینین کەم سەرکردەی جیهانی هەیە بڵێ بێمنەتم خۆم بێمنەتم لە کۆڕۆنا و تووشی نابم چ جاوەی تۆ پارێزێ بەڵام ئەڵڵا دەتپارێزێ ئەڵڵا لە گورد و درشتە زیان بەخشەکان دەتپارێزێ بۆیە لە هەموو کاتێکا دوعا بکە جا ئەم دوعاە بەڕێزان بەرەکەتی لەوەدایە عیبادەتیشە الدعاء هو العیبادە ئەو وەختەی خەریکی دوعاکردنی وەکو لە سوزدەی نوێژا خەریکی عیبادەت و ڕکوع و سوجودی بۆ خوای پەروەردگار ئاوا حیسابت بۆ دەکرێت بەڵام دوعا چەند بابەتێکی گرنگیشی هەیە حەز دەکەم لێ حاڵی بین ئیسلام وەکو خۆی تێبگەین یەکەمیان دوعا لە دڵیەکی پاکەوە دەبێ دەرچێ خوای پەروەردگار سەیری ناو دڵت دەکا لەو کاتەی کە دۆ دەستت بۆ لای خوا بەرز کردوێتەوە بەندەکانیش سەیری ڕوخسارت دەکەن عەزیزم ئەمەمان لێ تێک نەچێ إن الله لا ينظر إلى صوركم وأجسامكم ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم خوا سەیری جەستەد ناکە بەڵام کەسێک پرسیار دەکا ئایا من شڕۆڵ و کزۆڵ بم باشە یعنی جلەکانم شڕ بن هەرچی بم ئەم جارەکانت دوعا بکەم دەکرێت جوانترین جلل لە بەراوی بەتایبەتی ئەگەر لەناو خەڵکا بووی ئەگەر لە مزگەوتا بووی ئەگەر لە نوێژی جەژنا بووی ئەگەر لەناو مزگەوتا خەریکی تەراویح بووی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکاتەوە مادام خەڵک دەتبینێ خەڵک سەیری دڵن ناکە خەڵک سەیری ڕوخسارت دەکا ئەبێت لەناو خەڵکە جلت جوانترین جل و بەرگ بێ ئوتوکراو بێ بوون خۆش بێ ڕێک و پێک بێ مەزهرت جوان بێ قژت داهێنراو بێ ڕێک و پێک بی بەڵام خوای گەورە ئەو شکڵی تۆی بەلاوە گرنگ نییە سەیری ئائێرت دەکا لە ناخەوە چەند پاکی لەم دوعاکردنەدا دوعا لە خەڵک دەکەی یان دوعا بۆ خەڵک دەکەی دوعا دەکەی بۆ ناڕەوا یان دوعا دەکەی بۆ حەق و مافەکانی خۆت و ڕەوایە و جوانیەکان خوا سەیری ناو دڵت دەکات دڵت پاکەوە دکتۆر مستەفا سباعی دەڵێت لە دوو کاتا دڵ پا دەبێتەوە ئاگال لە دوعا بێ یەکەمیان ئەو کاتەی کە قیامەتت لەبەر چاوە ئەو وەختەی وا دەزانی دنیات بەجێ هێشتووە بە هەشت و دۆزەخ دانراوە و ئامادەکراوە لەو وەختەیە دوعا بکە چونکە دڵت زۆر پاکە دووەمیان ئەو کاتەی پێویستی کەسێک دێتەلات داوای یارمەتی لێ دەکا داوای کۆمەک لێ دەکا داوای ڕزگاربوون لێ دەکا داوای فریادڕەسی لێ دەکا و هانای بۆ تۆ هێناوە تۆ بەدەمیەوە دەچی و ڕزگاری دەکەی لەو مەینەتی و تنگانەیە لەو کاتەیە بزانە دڵت چەند پاک بۆتەوە تۆ لەبەر خوا ئەم کارت کردبێ بە تایبەت بۆ خوا کردبێ لەم وەختەیە بە فرسەتی بزانەوە دوعا بکە خوا دوعاکانت وەردەگرێ چونکە دڵت پاکە دووەمیان دڵنیا بە هیچ شتێک بۆ خوای پەروەردگار عاسێ نییە هیچ شتێک خوا لە قورئانە وعدی داوە دەفەرمێ وما كان الله ليعجزه من شيء في السماوات ولا في الأرض إنه كان عليما قديرا دڵنیابن هیچ شتێک لە ئاسمانەکاندا ئاسمانەکانیشی پێشخست و لەسەر زەویدا بۆ قودرەت و دەسەڵاتی خوا جێگای دەستەوستانی نییە هیچ شتێک ئەو پەروەردگارە دوو سیفەتی هەیە عەلیمەن دەزانێت چی بۆ تۆ باشە قەدیرە دڵنیابە هیچ شتێک نییە کە بەخوا نەکرێ ئەم دوو دڵنیاییدایە دڵنیابە دەزانێت چی بۆ تۆ باشە دڵنیابە دەزانێ هەموو شتێکیش لە توانای خوادایە ئالێرەدا تۆی موسڵمان کە گوێبیستی وتاری ئەم هەینەی ئێمەی لە مانگی ڕەمەزاندا ڕەم بە پرسیارێک بە مێشکتا بێەوە ئەو پرسیارە واقعیشە بڵێ باشە مامۆستا من چەند ئەگەر خوایە قودرەت و دەسەڵاتی لە هەموو ئاسمانەکان و زەویدا هیچ شتێک نییە لە دەستی دەرچێ و هەموو شتێک بەلایەوە لە ئاسان ئاسانترە ئەی خوای پەروەردگار من چەندین ساڵە داوای شتێکی لێ دەکەم ئەی بۆ بۆی جێبەجێ نەکردوم ئەی بۆ پێی نەبەخشیوم ئەی خوا خۆی لە دوای ئاەتی ڕۆژوەوە لە باسی ڕەمەزانە نافەرمێ ئوجیب دعوة الداعی إذا دعان سوڕەتی ئەلبەقەرە ئاەتی 186 وڵامی هەر کەسێک دەدەمەوە کە دەستەکانی بەرز دەکاتەوە بەبێ وەڵام نایهێڵمەوە ئەی بۆ من ئەو هەموو ساڵە دەڵم خوایە خوایە پێم بەخشە داوا لێ دەکەم
ئەی بۆ وەڵامی نەداومەوە لە وەڵامە دەڵێن ئاگادار بە وشەی ئوجیب و وعد و بەڵێنی خوایە خوا قەت وعد و بەڵێنەکانی مخالف دەرناچن دوول لە ذاتی پەروەردگار سبحانه وتعالى ئوجیب و فەرمووی جوابت دەدەمەوە دڵنیابە بەڵام ئەگەر لەم چوار خاڵە بێ یەکەمیان ڕەنگە ئەوەی تۆ داوات کرد بێ خۆشەویستم لەگەڵ سونەنی کەونیدا یەک نەگرێتەوە بۆ نمونە کەسێک تەلەبەیەکە قوتابی خوێندکارێکە سەعی نەکردووە داوا بکە دوعا بکە یا ڕەبی خوایە بەبێ ئەوەی سەعی بکەم بچمە ئیمتیحانەوە دەرچم و نمرەی یەکەم بێنم باوەڕ کەشتیوە مەحاڵە ئەوە سونەنی کەونی وا نابێ بەهارە کاتی باران بارین و ڕەحمەتی خوایە تۆ ئەمڕۆ ئیشێکت هەیە هەور و هەڵای هێناوە یا ڕەبی خوایە ئەمڕۆ نەبارێ هەتا ئیشەکەم دەکەم ئەم گردونە لەبەر خاتی تۆ ناوەستێت چونکە خوای گەورە ئەگەر وای بکردایە ئەرز و ئاسمان ڕانەدەگیرا ژیان و ژینگە تێک دەچوو لەبەر خاتی من ئەمڕۆ نەبارێ و لەبەر خاتی فڵان کەس بەیانی نەبارێ وڵات تا ساڵی داهاتوو باران نەدەباری هەر ڕۆژێ ئیشێک هەیە ئەوە سونەنی کەونی تێک ناچێت یان نوکتەیەکی خۆش هەیە بانخوازی ناوداری جیهانی مامۆستا ئەحمەد شقەیری لە کتێبی چلدا کتێبێکی هەیە چل لە لاپەڕەی 53دا دەڵێ تەمەنم 13 ساڵ بوو تەمەنم 13 ساڵ بوو ئاواتم ئەوە بوو هەموو گەنجێک لەو تەمەنە مڕاهەقەیە حەز دەکات لە تەمەنی ئەوەی خەریکە باڵغ دەبێت بڵێن پیاوە دەمگوت چۆن دەبی بە پیاو دەمگوت کەی سمێڵت لێ ڕوا و سمێڵت دەرهات و سمێڵت بۆر بوو دەبی بە پیاو لە هاوڕەیەکم پرسی کە 2-3 ساڵێک لە من گەورەتر بوو تازە سمێڵی بۆر کرد بوو وتم تۆ چۆن سمێڵت هات وتی مووس بەکاربێنە وەرە بەردەوام بی تاشە جازوو سمێڵت دێ کام جۆرەی مووسی چاک بوو تاقیم کردەوە دەیگوت ئاوا بی تاشە بە شێوەیەش کە بۆی کەمەوەکان زووتر بێنە دەرەوە زۆر خەریک بووم مامۆستای مزگەوتیش دەیگوت هەر کارێکت ویست لە خوای داوا بکە ئەچوومە سوزدەوە دەیف مامۆستا لێم پرسی بوو دەیگوت لە سوزدەیە دوعا زۆر قبوڵە 5 دقە زیاتر لە سوزدەیە دەمامەوە دەم و خوایە بۆ خاتری هەموو ناوە جوانەکانت یا ڕەبی خوایە زوو سمێڵم دەربێ و بم بە پیاو ئەم عەقڵە منداڵانەیە ئەڵێ زیاترم لەبیرە لە 1000 جار لە سوزدەیە لە خوا پاڕاومەوە بەڵام سمێڵ نەبوو ئەی سمێڵ هەر دەرنەدەهات خوای گەورە ئەی تۆ خۆت فەرمووتە ئەوەی بەدڵ لێم پاڕێتەوە داواکەی جێبەجێ دەکەم بۆ سمێڵی من نایە 2-3 ساڵی زیاتری پێچوو ئەمجا سمێڵم دەرهات دوایی کە گەورە بووم ئەمجا بۆم دەرکەوت ئەوە عەقڵی مناڵانەی منە مخالیف بە سونەنی کەونی وا دەزانم ئەگەر داوام لە شتێک کرد لە خوای پەروەردگار کە وەختی نەهاتووە ئەبێ دەست بەجێ پێم بەخشێ واللهی زۆر بەمان جاری وا هەیە وەکو سمێڵەکەی دکتۆر ئەحمەد شقەیری ئاوا منداڵانە داوا دەکەین دەڵێن دەست بەجێ دەبێ ببێ بەڵام ئەوە مەحاڵە چونکە سونەنی کەونی بۆ تۆ تێک ناچێ ئەی ناخوا وەڵامت دەداتەوە دووەمیان جاری وایە خوای پەروەردگار دەست بەجێ وەڵامت دەداتەوە دکتۆر محەممەد نوح هەیە بانخوازێکی جیهانی لە ڕادیۆ تەلەڤیزۆنەکانە زۆر بەرنامەی هەیە دکتۆر محەممەد نوح دەڵێ لە بەرنامەیەکی ڕاستەوخۆدا گەنجێک پەیوەندی پێوە کردم وتی مامۆستای بەڕێز دکتۆر زۆر پەرێشانم دەستی کرد بە گریانەوە قسەکانی دەکرد وتم کاکەی گەنجم چ مشکلەیەکت هەیە وتی مامۆستای بەڕێز دکتۆر واللهی من گرفتەکەم ئەوەیە ئیشم دەست ناکەوێ بەخوا قەت حەز ناکەم لە کەس داوای کۆمەک و یارمەتی و پاڕانەوە سوال بکەم گەنجێکم لەشم ساغە خۆزگە خوا ئیشێکی حەڵاڵی بەنسیب بکردمایە وتم هەوڵت داوە وتی دڵنیابە لە دەیان کۆمپانیا و شوێنە ناوی خۆم تۆمار کردووە سیڤیم پێشکەش کردووە سوبحان الله شتێک دێتە پێشەوە ناوەکەم نایەتەوە و ئیشم دەست ناکەوێت وتم دەی وەرە لەگەڵ منە با دوعا بکەین هەر لە بەرنامەکە وتم بڵێ خوای گیان بۆ خاتری هەموو ناوە جوانەکان و سیفاتە بەرز و باڵاکانت خوای لە نزیکترین کاتا کارێکی شیا و گونجا و پڕداهات و حەڵاڵم بەنسیب بکەی چەند جار بە یەکەوە ئەو دوعایەمان کرد ژمارە تەلەفۆنەکەم لای خۆم وەرگرت ئەڵێ لەو کاتەدا لە ستۆدیۆ هاتمە دەرەوە من گەنجە ناناسم لە چ شوێنێکە لە چ ماڵێکە هاتمە دەرەوە و ڕۆیشتم بەرەو ماڵەوە لە ڕێگادا تووشی یەکێک لە خۆشەویستەکانم بووم کە بەردەوام بە دیار بەرنامەکانمەوە دادەنیشت وتی وەڵڵی مامۆستا داوای لێبوردن دەکەم ئەمڕۆ زۆر سەرقاڵ بووم لە کاتی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکەتدا بەرنامەی ئەم شەوم لە دەست چوو بەداخەوە بەرنامەکەم نەبینی بەڵام ئیشێکم پێتە وتم فەرموو وتی وەڵی گەنجێکی بەڕێزی موسڵمانم دەوێت بۆ کۆمپانیاکەم بە معاشێکی زۆر چاکەوە ئەگەر کەسێکت پێشک دێ بەڵکو دایمەزرێنم یەکەم کەس بیرم کردێتەوە وتمە بابە دکتۆر محەممەد بڵێم بابە ئوستاز بڵێم بزانام داخۆ کەسێکی پێشک نایە وتم لا إله إلا الله وتی منیش دەڵێم لا إله إلا الله ئەم زیکرە لەم کاتەدا چۆن بوو وتم وەڵی ئێستا چەند خولەکێک پێش
ئەوەی بێمە لای تۆ لە بەرنامەکەمدا گەنجێک کە دیارە حەزی لە سوال نییە، حەزی لە پارەی بەلاژ نییە، حەزی وەیە بەڕەنجی شان کار بکە، دیارە گەنجێکی مسلمانە و دەچین دەیدۆزینەوە تەلەفۆنمان بۆ کرد. وتم دوعات کرد، وتی بەڵێ لە دوای بەرنامەکەش بەردەوام لە دوعاکردنام. وتم دەی موژدە لێبێ خوا وەڵامەکەی وەرگرتی. ئێستا خاوەن کار خۆی بە دوی تۆدا دەگەڕێ، وەرە بۆ فڵان کۆمپانیا بە پارەیەکی باش کار بکە. بەڵێ ئوجیب و خوا وەڵامت دەداتەوە، جای وایە دەست بەجێ وەڵامت دەداتەوە. سێمیان کە فەرمووی ئوجیب و مانای ئەوەیە شەرت نییە ئەوەی کە تۆ دەتەوێت بداتێ، ئەوە بۆ تۆ باش نییە، خوا باشترت دەداتێ کە بۆ تۆ گونجاو بێ. ها خوا فەرمووی عەلیمەن قەدیرا، خوا دەزانێت چی بۆ تۆ باشە، دڵنیا بە لە ئاستی خوادا هیچ شتێک مەحاڵ نییە، بەڵام خوا دەزانێت ئەمە بۆ تۆ نابێت. نمونەیەک بێنمەوە، کوڕێک چەندین کات چەندین ساڵ داوای کچێک دەکا و لە خوا دەپاڕێتەوە، یا ڕەبی خوایە فڵان کچە بکەی بە هاوسەرم و بە نسیبم بێ. محاولەش دەکا، قەدەری خوا ئەم کارە هەر ناگونجێ. ئەچێ بۆ عومرە، هەبوو لێرەوە چۆتە مەککە، چۆتە مەدینە، لەو مەقامە پیرۆزانە دوعای کردو، خوا ئیشم بەس ئەوەندەیە، یا ڕەبی خوایە فڵان کچە بێ بە هاوسەرم. بە پێچەوانەشەوە ڕاستە، کچێک هەموو خولیا و ئاواتی ئەوەیە هاوسەری فڵان کوڕی بەڕێز و دیندار و چاک بێ، بەڵام سەیدەکەی بۆی نابێ. قەدەری خوا بە یەک ناگەن. ئالم کاتەدا دەبێ گومانی لە قورئان بۆ دروست بێ. ئەی خوانەی فەرموو ئوجیبوو، خۆخوای من داواکەم شەرعی بوو، ڕەوا بوو، مافی کەسم نەدەخوا، بۆ وەڵام من نەدامەوە. خوای گەورە دوای چەند ساڵێک دەیخاتەوە بیرت و دێهێنێتەوە بەرچاوت. وەڵڵاهی من عیلمم بەوە هەبوو، زانابووم لە سەروەوە بەوەی کە تۆ لەگەڵ ئەم کچە بەختەوەر نابی، ئەم کچە لەگەڵ ئەم کوڕایە بەختەوەر نابێ. هاوسەری یەک بوونایە، نەک یەکتریتان بەرچاو دەکەوت، بەڵکو ژیان و هاوژینیشتان بەرچاو دەکەوت. تخوا چەند کەستان بینی بە خۆشەویستی هاوسەرگیری کرد، ئێستا لە ژیانیش بێزارە، لە هەموو هاوژینێکیش بێزارە. ئەڵێ خۆزگە هەر نەمناسیایە، بەڵام دڵنیا بە ڕۆژێک هاوسەرێکت بە نسیب دەبێ، ئەڵێ ئای خوای گیان مەمنونم، ئەگەر ئەوەت بدامایە ئەم چاکە نەدەدامێ، تۆ باشتر دەزانی، سوپاست دەکەم. چوارەمیان کە فەرمووی ئوجیبوو، مانای ئەوە نییە دەق و دەق ئەو شتت بداتێ کە تۆ دەتەوێت، بەڵکو بە پێچەوانەوە جاری وایە بەڵایەکی هاوشانت لە کۆڵ دەکاتەوە. کەسێک کرێچیە چەند ساڵ بە هیوایەتی ئەوەی یەک شەو لە ماڵی خۆیدا بخەوتایە و سەری مانگ خاوەنخان و داوای کرێی لێ نەکردایە. کەسێک خێزانێکی زۆری هەیە، خانوویەکی شەق و شڕ و بچکۆلەی هەیە، ئەڵە خۆزگە وەکو ماڵی فڵان کەس خانووەکەم گەورە و خۆش و پاک و خاوێن و ڕێک و پێک بوویایە. بەردەوام خۆی، ژنەکەی، منداڵەکانی، کوڕ و کچەکانی لەسەر بەربانگ لە تەراویحا لە جومعەیە دەپاڕێنەوە، خوایە خانوویەکمان بەنسیب بکەی، خوایە لە کرێچێتی ڕزگارمان کەی، خوایە خانوویەکی باشتر و جوانتر و پەخت خاوێنمان بەنسیب بکەی. ئێمە داوایەکی ڕەوایە، ئەی خۆش فەرمووی وەڵامت دەدەمەوە، بەڵام وەڵی تا دەمرن فەقیرە نابنە خاوەنخان و بۆ سنەنی کەونی تێک ناچێت. تۆ معاشێکی ئەوەندە کەمت هەیە، هەر ئەوە تا پێی دەژی و کرێخانوەکەشت بە باشی پێ نادرێ، هیچ پاشەکەوتێک نییە، هیچ سلفەیەکی عقارات نییە، هەموو دەرگاکانی بەدەست دەسەڵاتدارانێکی گەندەڵەوە داخراوە. سنەنی کەونی بۆ تۆ تێک ناچێت. بەڵام ئایا من دوعاکەم بە فیرۆز و ئەی ئەم هەموو دوعای ئەم خێزانە کردیان بۆ خانوویەک و بۆ ڕزگاربوون لە کرێچێتی؟ نا وەڵڵاهی دوعاکەت بە فیرۆ نەچووە. ئەزانی خواچی پێبەخشیوی، ئەسڵی ماڵی پێبەخشیوی، ماڵ و خانوو ئەزانی چی خۆشە، ئەوەیە سوکنا بیتەیە، دڵ ئارام بی، ژیانێکی پڕ ئاسوودەیی، پڕ لە خۆشەویستی، پڕ لە میهرەبانی، پڕ لە زەردەخەنە و پێکەنینی بەسەربەری. بەڵام خوا ئەوەی بە تۆ بەخشیوە. ڕاستە خانووەکەت زۆر بچووک و پەڕپوتە، ڕاستە کرێچی، بەڵام لەسەر سفرەی خوانەکە هەمووتان ڕووتان لە یەکەوە بەدەم یەکەوە پێدەکەن و خڵێس هەیە، خۆشەویستی هەیە، تەبایی ناو خێزان هەیە، خێزانەکە هەڵنەوەشاوە، ژنومێر احترامی یەک دەگرن، منداڵەکان گوێڕاڵی دایک و باوکیانن، باوک و دایک دەستی میهرەبانی دێنن بەسەر منداڵەکانیاندا، هەمویان دەڵێن خوایە گیان شکر بۆ تۆ، ئەلحەمدولیلا کە ئەمەش هەیە. ئەزانی ئەوە ئەسڵی ماڵە. هەزاران دەوڵەمەند هەیە لەم وڵاتەدا، لەو شارە گەورانەدا کە خاوەنی ڤێلا و کۆشکی گەورەیە، وەڵڵە خۆزگە بە ئێوە دەخوازێ، چونکە خێزانەکەی هەڵوەشاوە، چونکە کوڕ و کچ ڕوویان لە یەک نییە، چونکە باوک و دایک بە یەکەوە تەبانین، دەڵە خۆزگە نانی کە ڕەحەتمان لەسەر سفرەکە بخوادایە، وەڵڵە خۆزگە بەو ماڵە شڕەی تۆ دەخوازێ، خۆزگە بەو کرێچێتی تۆ دەخوازێ. بۆیە هەموو ئەو دوعانەی کە کردوتن ڕاستە نەبوویە خاوەنی خانوو سنەنی کەونی تێک ناچێ، بەو معاشەکەمە نابێ خاوەن خانوو، دڵنیا ڕۆژێ هەر پێشت دەبەخشێ. بەڵام ئەم دوعانەت وەرگیراون ئەسڵی ماڵی پێبەخشیوی کە عەرزم کردم بریتە لە ئاسوودەیی، لە خۆشەویستی، لە میهرەبانی، لە ڕێزی ناوخێزان، لە تەبایی، لە بەرەکەت. واللهی جاری وا هەیە لە هەفتەیەکە تۆ یەک جار گۆشتت خواردووە، ئەوەندە بە لەزەت و بەتامەوە دەیخۆیەکی یەک پارچەی کەمت بەردەکەوێ،
ئەوەی کە دەوڵەمەندە و هەموو ڕۆژێکی سفرەکەی وەکو ڕۆژی جەژنی تۆ وایە وەڵڵاهی بەقەدەر تۆ لەزەت لەو خواردنە ناکە بەقەدەر تۆ بەرەکەت لە ماڵیان نییە بۆیە دوعاکانت بە فیڕۆ نەچوون و جیب و خوا وەڵامی داویەوە ئەزیزانم بابەتی دوعا ئەوەندە خۆشە ئەوەندە مۆژدەبەخشە ئەوەندە دڵەکانمان دەکاتەوە لێرەدا تەواو نابێ هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو ئینشاءالله بەڵکو خوا دەرگای مزگەوتەکانیشمان لێ بکاتەوە لەوێ ڕوبەڕوو وتارەکە تەواو بکەین یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت و میهرەبانی خۆتمان لێ بکەیتەوە یا ڕەبی خوایە نوێژ و تاعەت و عیبادەتی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزانمان بە گەورەی خۆت لێ قبوڵ کەی یا ڕەبی خوایە ئێمە مزگەوتەکانمان بەم هۆکاری نەخۆشیە داخراوە و ماڵەکانمان لەگەڵ خێزان و منداڵەکانمان کردوتە مزگەوت یا ڕەبی خوایە وەکو چۆن بەرەکەت و ڕەحمەت بەسەر مزگەوتەکانە دەڕژێ ئاوا بەرەکەت بەسەر ماڵەکانماندا بڕژێ خوایە خۆشەویستی و تەبایی بکەیە ناو خێزانەکانمانەوە یا ڕەبی خوایە ئەم ڤایرۆسی کۆڕۆنایەش بۆ یەکجاری لە کوردستان و لە هەموو جیهاندا کۆتایی پێبێ لە هەموو ناخۆشی و لە هەموو نەخۆشیەک وڵاتی کوردستانی ئازیزی ئێمە و هەموو مرۆڤایەتی پارێزراوکەی یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لەم میلەتە بکەیتەوە لەم وەزع و قەیرانە ئابووریە خوا ڕزگارمان کەی دەرگایەکی ڕزق و ڕۆزی فراوان بەسەر ئەم میلەتە موسڵمانەدا بکەیتەوە ڕەحم بە هەموو مرۆڤایەتی بکەی ئەوەی نەخۆشە لەم مانگە مبارەکەدا یا ڕەبی خوا شیفای بەخێری بۆ بنێری عاقبەتی هەموو لایەکمان بەخێرکەی بە ڕەحمەت و میهرەبانی خۆت دوعاکانمان وەرگری یا ئەرحەمە الراحمین یا ئەکرەمە الئەکرەمین آمين يا مجيب السائلين والسلام عليكم ورحمة الله وبركاته